تەماشەوانان هێژان مژارە هەڵبژاتنا تورکیا ئەم بەردەوام دکن دەرباسی دیاربەکرێ دبن نەوزاد بینگل چاودێری سیاسی لژ دیاربەکرێ ژۆفیسا کوردستان 24 میوانی منە سلااو بۆتە کێک نەوزاد باڵا من دکشێنێ نوها میتینگ چێ دبن لە تورکیە پرۆسەیا هەڵبژارتنێ وسا بەردەوام دکە لێ یعنی دیوان میتینگان ده اتفاق قد برنامه خو قصه ناکن پروگرام خو چارەسەر یا پرسگرێکان قسە ناکن یەک و دوو تۆمەت بارد کن یعنی جمهور اتفاقا جمهور اتفاقا ملت تۆمەت بارد که اتفاقا ملت اتفاقا جمهور تۆمەت بارد که لی برنامه خو نابێژن وێ مژارێت چاوا دەنرخینە دەنگ نییە بەڵێ سەرۆک کۆمار لە هەڵبژاردنەکاندا هەستیارترین خاڵ ئەویش کێشەی کووردە هەردوو لایەنیش یەکتر تۆمەتبار دەکەن بە دژایەتیکردنی کورد و دەیانەوێت لەو ڕێگەیەوە ئەوەی بەرامبەر بکەنە ئامانج لە ڕێگەی هوداپارەوە و هەدەپەوە چکە هەدەپە پشگیری لە هاوپەیمانەتی میلەت دەکات و هوداپاریش پشگیری لە هاوپەیمانەتی کۆمار دەکات مەرەل ئەکشەنەر لەسەر هوداپارەوە هاوپەیمانەتی کۆمار دەکاتە ئامانج و لە بەرامبەریشدا لەسەر ئەوانی ئەندامی هاوپەیمانەتی کۆمارن لەسەر هەدەپەوە هێرش دەکەنە سەر هاوپەیمانەتی میلەت لەو چوارچێوەیەدا لەم قۆناغەدا هەردوو لایەن لەبارەی چارەسەرکردنی کێشەی کوردەوە هیچ ڕوونکردنەوەیەکیان نییە و پرۆژەیەکیان نییە تەنانەت هاوپەیمانەتی میلەت دەڵێت ئەگەر هاتوو بێتە دەسەڵات بە شێوەیەکی شاراوە باز لەوە دەکات کە لە هەرێمی کوردستانی عێراق سەربازانی هەرێمی کوردستانی عێراق و سەربازانی ڕۆژاوا دەکشێنێتەوە و ئەمەش لە چوارچێوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەییدا گفتوگۆی لەسەر دەکەن و دەتوانن ئەمە بیکەن و لەبارەی کێشەی کوردیشەوە باس لەوە دەکەن کە لە پەرلەمان ئەم کێشەیە چارەسەر دەکەن لەبارەی هاوپەیمانەتی کۆماریشەوە هیچ ئاماژەیەک لەبارەی کێشەی کورد نییە چونکە ئاماژە بەوە دەدرێت کەوا هیچ کێشەیەکی کورد نییە لە تورکیا و هەموو هەنگاوەکان دراوە بۆیە وا دەبینن کە هیچ هەنگاوێک نەماوە بگرنە بەر و بە گوێرەی ئەردۆغان کاتێک ئاماژە بەوە دەکات دەڵێت تەرەتە کوردی و زمانی بربەستەکانی بەردەم زمانی کوردی و هەموو ئەمانە هەڵگراون و کێشەی کورد چارەسەر کراوە و کێشە کللتوریەکانی کورد چارەسەر کراوە بەڵام وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو لەم هەڵبژاردنەشدا ئەو پرسیارە ئاگرینە کێشەی کوردەوە هەردوو لە خۆتان دەزانن لە تورکیا هاندانێکی نەتەوەیی هەیە ئەم نەتەوەییە ئەم نەتەوەیی خوازیە بوونە هۆی ئەوەی کەوا کوردەکان بە دوژمن بکرێن و دواتر وەکو شەیتان مامەڵەیان لەگەڵ بکرێت و هەموو ئەمانەش لەسەر هەدەپە کراوە دواتر هەردوو لە دەڵێن من دەتوانم لەگەڵ ئەم شەیتانە ڕوبەڕوو ببنەوە مجادلەی لەگەڵ بکەم بۆیە هاندانی نەتەوەیی بۆتە هۆی ئەوەی کورد بە شێوەیەکی گشتی وەکو دژمن سەیری بکرێت و هەردوو لاش لەبارەی ئەم کێشەیەوە چارەسەرێکی کراویان نییە برێز بینگەرنها مرۆڤ گاواک و ڕاستیال تورکیا تەماشەت یعنی وڵاتێکی 85 میلیۆن 30 میلیۆن ژوان کورد یعنی ئێک و خۆوەکە کورد قبول دەکەن یعنی ممکنە وڵاتێکی دەموکراتیک ئاوا ببە کو پرسێ وی 30 میلیۆنی نەی چارەسەرکردن یعنی پرسا زمانە پرسا چاندە پرسا ئەشتەرە بێژم ڕێڤەبریا هەرێمیە یعنی گەلێک پرسەنەک و پرسێ وڵاتێکی بەگرێداینە بێگومان یعنی ئەف مافێن ڕەوا چما تورکیە وەکە مەترسی تێن دیتن یعنی ئەف تفاقژی دوێ چەرچەوەیەدا چاوا خۆ نزیکتکن فەرم گەر ڕاستی بێت خەڵکیش نازانێت کە بۆ ئەمە هەڕەشەیە بەڵام لەلایەن خەڵکەوە دژایەتی کردن هەیە کورد تەنها کێشەی ئابووری سیاسی نییە کورد لە تورکیا بە هەمان شێوە کێشەیەکی دەستوری هەیە مافی یاسایی و کێشەی یاسایی هەیە واتە یاسا
جێبەجێکردنی یاسا لە ناوچە کوردیەکان و لە ڕۆژاوای تورکیا یەکسان نین بۆیە لە ناوچەی کورد لە ناوچەکانی کورد ئەو کێشانەی کەوا هەن و ئەو تاوانانەی هەن ڕوبەڕووی سزای یاسایی نابێنەوە واتە پۆلیس کاتێک تاوانێک ئەنجام دەدات ئەگەر ئەمە لە ناوچە کوردیەکان بێت ئەم پۆلیسە سزایەکی زۆر وەرناگرێت و تەنانەت هیچ سزای بەسەردا ناسەپێنرێت بەڵام هەمان تاوان لە ناوچەی ڕۆژئاوا لە ڕۆژاوای تورکیا بەرامبەر بە خەڵک ئەنجام بدرێت ئەم پۆلیسە بە تونترین شێوە سزای دەدرێت بۆیە دروشمی ماف و ئازادیەکان و یاساکان کە لەلایەن هاوپەیمانێتی میلەتەوە بەرزکراوەتەوە لە نێو سنووری تورکیادا پێویستە بە شێوەیەکی یەکسان دادپەروەری هەبێ لە نێو تورکیادا بەڵام بەداخەوە ئەمە نییە واتە لە تورکیا کێشەی هاونیشتیمانی بوون هەیە واتە تورکیا پابەندی بە یاساکانی خۆی نییە کاتێک لە ئەمریکا بارودۆخی ڕەشپێستەکان چۆن بوون ئێستاش لە تورکیا بارودۆخی کورد لە تورکیا هەر هەمان شتە بە شێوەیەکی سەرەتایی کورد کێشەی یاسایی هەیە دواتر سیاسی و دواتر ئابووری و کەلتوریە بۆیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە تورکیا پێویستی بە ئاسایی بوونەوەیەک هەیە ئەم ئاسایی بوونەوەش ئەوەیە کە دەبێت یاساکان لە هەموو ناوچەکانی تورکیا بە شێوەیەکی یەکسان جێبەجێ بکرێت باشە خەڵک پێویستە ئەوە بزانێت کە بۆچی دژایەتی بەرامبەر بە کورد دەکرێت کاتێک سیاسەتوانان دەڵێن کورد دوژمنی ئێمەن پێویستە خەڵک باس لەوە بکات و بڵێت کاکە بۆچی کورد دوژمنە لە تورکیا ئەوانەی کەوا زیاتر نەتەوەیین و نەژاد پەرستی دەکەن تورکەکان نین ئەوانەی کە ئەم نەتەوەیەتیانە ئەم نەتەوە پەرستیە دەکەن یان لە قەفقاسەکانەوە هاتوون و وەکو پەنابەر هاتوون و یاخود عارەب و کوردەکان و زازەکانن واتە ئەوانە هەمویان خۆیان بە نەتەوەیی دەناسێن و هێرشی کوردەکەن بۆیە پێویستە وڵات بە شێوەیەکی گشتی ئاسایی بێتەوە دواتر گفتوگۆ بکرێت لەبارەی چارەسەرکردنی کێشەکان بەڵێ برێز بینگەلنەها لە هەموو جیهانی یعنی وسا دەبێ پرۆسەیا دەمۆکراسی بێ یعنی لە هەڤهاتنا جیڤاتی کۆنسەنسوسێکی جیڤاتی پێکتێ حتا گو کۆنسەنسوسێکی لە هەڤهاتینێکی جیڤاتی وڵاتێکی نەبە یعنی دکتۆرێکیژی تو چێبالێ نەخۆشیەک هەیە وێ نەخۆشیە تەسبیت دکێ پاشی دەرمان دەدێش بۆ ئەو نەخۆشی چارەسەر ببە یعنی ممکنە 100 ساڵە ئەف سیاسەتێک و هاتنە برێڤە برن 100 ساڵ هاتنە برێڤە برن ئەو سیاسەت سەر نەکەفتن سیاسەتەی ئەولێیە یعنی 100 ساڵی دینژی بڤی شێوەیە بەردەوام بکە بەڵێ ڕاست دەکەیت لە نێو سیاسەتی دیموکراتدا و لە نێو ڕێکارە دیموکراتیەکاندا ئەو کۆمەلگانەی کەوا هەن خاوەن ژیریەکی دیارن و بەڵام ئەمە لە تورکیا نییە واتە خەڵک ناتوانێت بە گوێرەی فکر و هزری خۆی مامەڵە بکات و جوڵە بکات ماوەیەک بەر لە ئێستا راپۆرتێکم خوێندوەتەوە لەبارەی ڕێژەی ئایکیوی تورکیا باز لەوە دەکات کە ئایکیوی هاوڵاتیانی تورکیا نەوەتن لە کاتێکدا ئەو کۆمەلگانەی کەوە ڕێژەی ئایکیویان هەشتاونەوە ئەمانە وەکو بێهزر و دوور لە کەسی عاقڵ دەبینرێت بۆیە پێویستمان بە ئاساییبوونیەکی تەواو هەیە من ئاماژە بەوە دەدەم و مەبەستم ئەمەیە پێویستە خەڵک وەکو تاک و وەکو خاوەن بیر و بۆچوون و هزری خۆی جوڵە بکات و ئەم توانای خۆی بەکاربێنێت ئەمە بۆ هەموو لایەنەکان هەمان شتە لایەنێک باس لەوە دەکات دەڵێت کە ئیرادەی من ئەمەیە لایەنێکی دیکە ئاماژە بەوە دەکات و دەڵێت ئەم کەسە نوێنەری منە و هەرچی بڵێت ئەو تەواوە هەر کێشەیەکی هەبێت هەر هەڵەیەکی هەبێت یاخود هەر شتێکی دیکەی هەبێت لایەن ئەو هاوڵاتیەوە بەڕاست دەبینرێت بۆیە بە شێوەیەکی گشتی کۆمەلگەی تورکیا پێویستی بە ئاسایی بوونەوە هەیە و خەڵک دەبێت بە ڕێگەی هزر و فکری خۆیەوە
جوڵە بکات و دوجار ڕێکارە دیموکراسیەکان جێبەجێ بکرێن و بێگومان ئەمەش دەتوانین بڵێن کاریگەری ئابووریشی لەسەر هەیە ئەو وڵاتانەی کە ئابووریان باشە دیموکراسیەتیش بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی ئەرێنی هەنگاو دەنرێت کاتێک پرسی چارەسەرکردنی کورد هەبوو لە تورکیا پرسی ئابووری بە شێوەیەکی باش بوو داهاتی خەڵک باشتر بوون و خەڵک نەبوونە ئەنارشیستی پارتە سیاسیەکان و لە ڕێگەی هزر و عەقڵی خۆیانەوە بیریان دەکردەوە و توانەکانی خۆیان پێشکەش دەکرد بەڵام ئێستا بێ ئەوەی باز لە هەر پارتێک بکەم خەڵک واتە کۆمەلگا توانە فکرەکانی خۆی لەدەست داوە بە شێوەیەکی ئاسایی ناتوانێت مامەڵە بکات بۆیە پێویستمان بە ئاسایی بوونەوە هەیە دواتر دەکرێت دیموکراسیەت بێتەوە برێز بینگەرنەها ئەم پرۆسەیەکە هەڵبژارتنی دەنە یعنی کورجیش هەبوو دوو هەنێکی جودانە HDP پشتگیریە اتفاقا مڵەتێکی هوداپار اتفاقا جمهور تایبەتیژی سەرۆکۆمار ئەردوان لە ئالیەدی هەن ئالیە دنێن کورجی هەنە وەکی حاکپار وەکی هەن پارتیên کوردستانی گەلۆ کورد di navendekê de bane îrada Kurd tesîravê zêdetir nedibû li ser hilbijartinên Tirkiyeyê tu çawa dinir بەڵێ ئەمە گەورەترین کێشەیە و بابەتێکە کە دەکرێت بڵێن کێشێکی سەرەکیە کورد ناتوانێت یەکتر بگرێتەوە ئەمە لە تورکیا شوایە و لە هەرێمی کوردستانی عێراقی شوایە و لە سووریاش بە هەمان شێوە نەکراوە ئەم یەکێتیە بێتە ئاراوە بۆیە کاتێک ئەمە ناکرێت گەربێت و ئەمە نەکرێت گەورەبوون و فراوانبوونی کورد شتێکی مەحاڵە کاتێک سەیریان دەکەین و دەبینین هوداپار پشتگیری لە هاوپەیمانێتی کۆمار دەکات و هەدەپەش پشتگیری لە هاوپەیمانێتی میلەت دەکات لەم نێوەندەشدا حاکپار هەیە و کە پشتگیری لە هیچ لایەنێک ناکات و بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات بە هەمان شێوە هەموو ئەم پارتانە هەندێک گروپی دیکە هەن کە باوەڕیان وایە پێویستە هاوپەیمانەتیەکی کوردستانی بکرێت بەڵام هەرچی بێت نەکراوە هەوداپار و هەدەپە بە یەک بگەن و یەک بگرن ئەمە نەکراوە لە دەرەوە ڕێگری هەبووە و ڕێگری کراوە لە نێو هەدەپە ئەوانەی کە سەپڕەون و تورکن لە نێو هوداپاریش ئەو لایەنانەی کەوە لە ڕۆژئاواوە هاتوونەتە نێو هوداپار ئەم دوو لایەنەی نێو ئەم دوو پارتە بوونەتە هۆی ئەوەی کە یەکتر وەکو دوژمن ببینن و هەدەپە بە دوژمن دەبینن هەدەپە و هوداپار کوردەکان نین لە نێو ئەو دوو پارتەدا کە بوونەتە هۆی لێکدابڕانی ئەم دوو پارتە بەڵکو تورکەکانن بوونەتە هۆی بربەست لە بەردەم یەکگرتنی ئەم دوو پارتە یاخود لە یەک نزیک بوونەوەی ئەم دوو پارتە بۆ نمونە لە نێو هەدەپە ئەوانەی کە ئینتەرناسیۆنالیستن و لە نێو هوداپاریشکەوە ئومەت چین و ئەمانە ڕێگری لە یەک نزیک بوونەوەی ئەم دوو پارتە دەکەن بەر لە هەڵبژاردنەکان چەندین گروپی جیاواز و ڕۆشنبیرانیش هەوڵی ئەوەیان دەدا کەەوە هەدەپە هوداپار لە یەکتر نزیک بوونەوە و تەنانەت چەندین راپۆرتی جیاوازش بەڵام ئەمە نەکرا ئەگەر بێت و ئەمە کرا بە ئەم هاوپەیمانێتیە دەکرا ببێ هەوڵی ئەوە بدە دەسەڵات بەدەست بێنێت بەلێ سپاسیاتت کەم بەڕێز نێوزاد بینگل چاودێری سیاسی ژێ دیاربەکێل گەلم